ساڵتان لەوێ ئەڵلقەیەکی تازەی دەرد و دەرمانمان هەیە. بەرنامەی ئەم جارەمان لەسەر چیرۆکی مناڵەکە کە تەنیا تەمەنی 5 ساڵانە و چاندنی جگەری بۆ ئەنجام دراوە و لە ناوخۆی وڵاتیش. چەند ساڵە بەر لە ئێستا خەڵکی بۆ چاندنی جگەر لە بەرەوەی نەشتەرگەرێکی ئاڵۆزە و هەروەها تێچوویەکی زۆری هەیە و زۆربەی خەڵک لە ئەنجامدانی ئەترسێ ڕوویان لە وڵاتانی دەرەوە ئەکرد. بەڵام لە ئێستاە بەهۆیەوەی لە بەشێک لە نەخۆشخانەکان ستافی پێویستی پزیشکی پسپۆڕی شارەزامان هەیە کە ئەتوانن خۆمان ئەم نەشتەرگەریە ئەنجام بینە ناوخۆی وڵات، بەشێکی زۆری خەڵکی ئێستا ناوخۆی وڵات ئەم نەشتەرگەریە ئەنجامەدەن و ئەنجامەکان زۆر سەرکەوتو و دڵخۆشکەرن. چیرۆکی ئەم جارەمان مناڵێکی تەمەن 5 ساڵانە بە ناوی مینا بۆ ماوەی 5 مانگ ئەبێ کە نەشتەرگەری چاندنی جگەری بۆ ئەنجام دراوە کە بەخشەرەکەی باوکێتی. خۆشەویستی باوک بۆ کچەکەی خۆشەویستێکی مەزنە، ئێمە ناتوانین لە بەرنمەیەکە باسی بکەین و هەروەها بەرنامەکەشمان پزیشکیە هەوڵ دەدەین ئێمە جەخت بخینەوە لەسەر بابەتە زانستیەکان و هەروەها لایەنە زانستیەکانی بەرنامەکەمان. ئەم مناڵە بۆ یەکەم جار یەکەم نیشانە کە هەستیان پێکردووە دایک و باوکی کۆمەڵێک لیر یاخود سووربوونەوە و خوڕان لەسەر پێستی مناڵەکە هەبووە کە سەردانی پزیشکی پسپۆڕی پێستیان پێکردووە. دوای کۆمەڵێک پشکنین دەرکەوتووە کە ئەم مناڵە کێشەیەک لە جگەریە هەیە و تەنیا لە سایاسی جگەری کارەکە کە بۆ ماوەی چەند ساڵی داهاتوو لەوانەیە ئەم ڕێژێژ ئیش نەکات و پێویستی بە چاندنی جگەر بێ. تا چەند مانگێ پێش ئێستا 5 مانگ پێش ئێستا نەشتەرگەریەکە ئەنجام درا و خۆشبەختانە مناڵەکە ئێستا لە بەرنامەکە و هەروەها باوکیشی کە بەخشەرە لەگەڵمان ئامادێ و هەروەها ستافی پزیشکی پسپۆڕی ئەنجامدەری نەشتەرگەریەکەش هەل لەگەڵمان ئامادەن. ئەم نەشتەرگەریە لەبەروی بۆ مناڵێکی زۆر بچووک ئەنجام دراوە کە پێشتر حاڵەتێکی دەگمەنە بۆ مناڵێکی لەم شێوە بچووک نەشتەرگەریەک ئەنجام درابێ و چاندنێکی جگەری بەم شێوەیە قورس کە نەشتەرگەریەکی ئاڵۆزە حاڵەتێکی دەگمەنە و بەڵام ئەنجامەکەی دڵخۆشکەر بووە. ئەمڕۆ هەوڵ دەدەین بە شێوازێکی ورد باسی ئەنجامداری ئەم نەشتەرگەریتان بۆ بکەین و هەروەها ڕێژەی سەرکەوتنی ئەم نەشتەرگەری و هەموو بابەتەکانی پەیوەنددار بە نەشتەرگەریەکە لەگەڵ کۆمەڵێک پزیشکانی پسپۆڕ کە بریتین لە پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامی کە گەورە ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و کۆئەندامی هەرس و جگەر و نەخۆشەکانی شەرپەنجەیە، هەروەها دکتۆر کوردۆ جەمال کە پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری بەناوزۆرە، هەروەها دکتۆر کارزان سیروان پسپۆڕی نەشتەرگەری هەرس و جگەر و پەنکریاس، دکتۆر محەممەد جەباری پرۆفیسۆری یاریدەر لە کلینیکی خۆراک، دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا مەلاکەریم پسپۆڕی وردی نەشتەرگەری کۆئەندامی هەرس و جگەر. بەخێر بێن، زۆر سوپاسانەکەین کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی لەم بەرنامەیە بۆی باسی ئەم حاڵەتە دەگمەن و تایبەتە بکەین. زۆر سوپاسانەکەم دووبارە. دکتۆر تاهیر، کێن ئەوانەی کە پێویستیان بە چاندنی جگەر هەیە؟ ئەوانەی پێویستیان بە چاندنی جگەر هەیە ئەکرێن بە دوو بەشەوە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە لە تەبەنا گەورەن یا ئەوانەی مناڵن. ئەوانەی لە تەبەنا گەورەن زۆربەیان ئەوانن کە بڵی مەشروب زۆرە خۆنەوە، ئەمە لە حاڵەتێکی مزمینە یا وەکو بەعزە جارێک بازێ مەشاکلی تریان هەیە یا بەعزە جارێک پاراسیتۆڵ خۆی بەتەنها ئەگەر بە جورعەیەکی زۆر بخۆیتەوە تووشەوە دەکات کە پێویستە بە چاندنی جگەر هەبێ. ئەو کەسانی کە بۆ مودەیەکی دوور و درێژ و بە بەردەوامی کۆمەڵە دەرمانی ئازاشکێن بەکارێنن. نانا بەو شێوەی نییە، بێ جورعەکە زۆر بێ. باشە بەو شێوەیە کە جورعەکە زۆر بێت تۆ نەخۆشێکی بۆ لات هەمی پارەسۆڵی بۆ نووسیڵی کە غرامێ بخۆ مەسەلەن غرامێ خوا چاک نابێتەوە، دوای سەعاتێک غرامێکی ترەخوا، دوای سەعاتێک غرامی ترەخوا، ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کەوە جگەری لە کار بکەوێت یا ئەوانن کە تووشی ئلتیهابی کە بەدی ڤایرۆسیە بن، هەوکردنی جگەری ڤایرۆسی، ئەمانەش جگەریان لە کارەکەوێت پێویستیان بە نەشتەرگەری بە چاندنی جگەرە. ئەمە بە نسبەت گەورەکانەوە بە شێوەیەکی گشتی بە کورتی ئەوانن، بەڵام بە نسبەت مناڵیشەوە مناڵیش بازە ژارێک یانی تووشی ئلتیهابی کە بەدی ڤایرۆسیە بێت وەلو ئێستا جورعەی لقاحات هەیە بۆیان کە لەدایکە بن کە بیبن لقاحەکەی لێبن لەوانەیە تووشی ئلتیهابی کە بەدەکە نەبێ یا وەکو ئەوانەی کە بازێ نەخۆشی تریان هەیە وەکو نەخۆشی باش هەزم نەکردنی مادەی مس و ئاسد و ئەمانە کە پێوترێ ویلسن دزیز لەگەڵ ئلتیهابی کە بەدەکە و ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەمانن خۆ بازە جارێک هەنێک جاری سەرەتانی جگەر لە هەندێک مەرحەلە ئەتوانرێ یعنی جگەرەکە لا ببرێت و جگەرێکی کەی بۆ دابرێتەوە لە جگاکەی.
ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەوانن کە پێویستیان بە چاندنی جگەرە. زۆر باشە دکتۆر باسی حاڵەتی مناڵ و گەورەشە کرد بە پێوەی کە ئەزمونتان کردو نەشتەرگەریتان کردووە حاڵەتی مناڵان لێرە لە کوردستانە زۆرە کە نەشتەرگەری چاندنی جگەریان بۆ کرابێ خۆی چاندنی جگەر لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوەی ئێمە وەختی خۆی یعنی وەزعمان اقتصادیان خراپتر بووە هی هەموو کوردستان بەڵام ئێستا بەرەو باشی ئەڕوات لە داتای تایبەتمان نییە کە بتوانین بە پێ و داتایە بڵێ زۆرە بەڵام بە ئەکیدی هەیە یەکەم نەخۆشی زگماگ هەیە وەکو میتابۆڵێک دزیزی پێوترێ گۆشەر و وەلسن و ئەمانە هەیە دووهەمیان التیابی کەبەدی ڤایرۆسی هەیە ئەیUB و سی و ئەمانەش هەیە لە کەبەدی ڤایرۆسیەکە ئەمانە هەر هەمووی احتیمال بەوە لەگەڵ بەعزێ مادەی زەهراوی تریش هەیە لەگەڵ بجگە لە دەرمان و ئەمانە کە بەعزەجارێ احتیمالە مەسەڵەن خەڵک بیخوا تووشی بێ زۆر دووری بۆ مەڕەوە قاچکی زەهراوی هەیە لەوانەیە تووشی لە کارکەوتنی جگەرە بکە کە نەزانێ ئەگەر زەهراوی بیخۆی. تاوا دکتۆر کوردۆ بۆچی کاتێک باسی نەشتەرگەری چاندنی جگەرەکەن هەمووی بە نەشتەرگەرێکی زۆر گەورە تەخەیولی ئەکات و ئەڵەمە نەشتەرگەرێکی گەورەیە و زۆر قورسە و بە تایبەت بۆ حاڵەتێکی وەکو ئەمڕۆ کە مناڵێکمان لایە کە باسی حاڵەتی مناڵێکی تەمەەن 5 ساڵانەکەین بۆچی ئەمە باز ئەکرێت کە زیاتر قورسە. خۆی نەشتەرگەری چاندنی جگەر خۆی لە خۆیان بە نەشتەرگەری سەر و گەورە دادەنرێت بەلایانی کەمەوە 8 سەعاتی پێدەچێت لەسەر هەم بەخشەرەکە هەم لەسەر وەرگرەکە کاتێکی زۆرە خایانێت و وردەکاری زۆری تایە بە تایبەتی بە هەموو پێوانەیەک بۆ نەشتەرگەری بۆ حاڵەتەکەی وەکو مینا زۆر زەحمەتە بۆچی لەبەرەوەی یەکەم حاڵەتەکە حاڵەتێکی تاریع بوو دووەمیان لەبەرەوەی مناو بوو و سێمیش بیرمان نەچێت چکە ژیانی یەکێکی کەش لە خەتەریاتایە کە ئەویش باوکێتی باوکی مینایە چکە ئەویش بەخشەری جگەرە و ئەویش نەشتەرگەری بۆ ئەکرێ بەنسبەت حاڵەتی تەواریەکەیەوە بۆچی تەواری بوو چکە مینا ڕاستە پێشتر نەخۆشیەکەی هەبوو بەس لەو ئاخریانە زۆر بە سەریعی وەزعی تێک چوو چەند ڕۆژی ئەخیر خوێن دائەنیشت خوێنیە هێنایەوە و هۆشی لای خۆی نەمابوو تەنانەت ئاو لە سکیا کۆبوو بۆ تووشی ئیلتیهابی ئەو ئاوە بوو ئەمانە هەمووی علامەتەکانی ئەخیرن کە لە ئەنجامی پەککەوتنی جگەر دەرەکەوێت لەمە و نەشتەرگەری بۆ ئەم جۆرە حاڵەتانە کە ئاوا حاڵەتی تاریعی پێڵێن بە ئام ئاشکرایە هەم بۆ زەرعی جگەرەکە خۆی مەترسیدارە هەم نەشتەرگەری تاریع خۆی لە خۆیان چانسی مردن و مزعافاتی زیاترە ئەگە تۆ نەشتەرگەریەک بۆ حاڵەتی سارد بیکەین ساردی پێڵێن ئیلەکتیڤ بۆ جگەر چانسی مردن 1 بۆ 20 بەس لە حاڵەتێکا کە بوو بە تاریع چانسەکە لێک بۆ ئەبێ بە 1 بۆ 4 یعنی ئەوەنە زۆر زیاکە بەڵێ و خاڵێکی کەژەوەی کە ئەم مناڵە بەڕاستی هەمووان نەزانین نەشتەرگەری بۆ مناڵ زەحمەتترە وەک لە گەورە ئەندامی جەستەی هەمووی بچووکە بە تایبەتی بۆریەکانی خوێنی بۆری زراوی کە ئەمانە وا دەکات بێجگەلەوەی کە تەکنیکیەن زەحمەتترە چانسی مزعافاتی زیاترە چانسی لیکی ڕژێنی زرا و زیاترە دوای نەشتەرگەری چانسی جیرانی بۆریەکانی خوێنی زیاترە لەم حاڵەتانەیە و بێنە سەر ئەوەی کە ئایا چاودێری ورد بۆ هەم بۆ نەشتەرگەری چاندنی جگەر هەم بۆ مناڵێکی ئاوا هەم بۆ حاڵەتی تاریع زۆر قورسترە هەم لە کاتی ئەمەلیاتە نەشتەرگەریەکەیە و هەم دوای نەشتەرگەریەکەش بەڕاستی ئێمە بۆمان لەبیر نەچێت کە ئەو چاودێری وردەی کە ئێمە هەمانە عینایە مەرەکەزەکەمان چاودێری وردی ئینەکەمان ئەتیمادێکی زۆرمان لەسەر ئەوەیە چونکە ئەرکێکی قورسەکەوێتە سەر ئەوان دوای نەشتەرگەری کە چاودێری مناڵەکە بۆ ماوەی چەند ئەبێت چاودێری بکرێ ئەم حاڵەتە بەڵێ ئەمە بە ئام تقریبەن بۆ حاڵەتێکی و ئەم 5 ڕۆژ بۆ هەفتەیەک ئەبێ لە عینای مەرەکەز بمێنێتەوە چاودێری چڕ بەڵێ هەندێکیان هەیە زووتر لەوانەیە بەجێ بێڵن دەست بە معدل 5 بۆ هەفتەیەکی پێچێ دوایش کە چێتە قاوش بۆ چەند ڕۆژی بەنسبەت بە خشەرەکەوانێ بە ئام هەفتەیەک ئەمێنەوە 2-3 ڕۆژ لە عینای مەرەکەزە و دوای ئەڕۆنە دەرەوانێ ئەم حاڵەتانە پێویستەکە بە درێژەی ژیانیان چاودێری بکرێن بەتەئکید ئەبێت بیدایەتەکەی هەفتانە ببینرێتەوانێ دوای بە مانگانە دوای یعنی ئەبێ بە بەردەوامی فەحوساتی خوێنیان بۆ بکرێت
بە تایبەتی وەرگرەکە بەخشەرەکە کەمتر بەس ئەویش هەر ئەبێ متابعە بکرێتەوەوانی. دکتۆر شێرکۆ کی ئەتوانێت بەخشەر بێ ئایا هەڵبژاردننی بەخشەر پرۆسەیەکی ئاسانە بۆ نمونەیەکی گێتە پێشەوە دایکێتی باوکێتی هەر کەسێکە کێتە پێشەوە لە عیلەکەی ئەتوانێت ببێتە بەخشەر بۆ ئەو کەسێکە نەشتەرگەرێکی بۆ ئەنجامەدەن؟ یەکێک لەو فاکتەرە گرنگانەی کە ئەبێ ڕەچاو بکرێ بڵەت گروپەکەیەتی ینی بڵەت گروپی نەخۆشەکە لەگەڵ بڵەت گروپی ئەبێ هەمان گروپی خوێن بن؟ بەڵێ هەمان گروپی خوێن بن باشترە. یەکێک لە فاکتەرەکانی تر بریتە لە تەمەن ئەبێ لە سەر و 18 ساڵ زیاتر بێ ئەو کەسێکەوە بەخشەرە لە مناڵ ناتوانرێ وەکو بەخشەر بەکار بهێنرێ. ئەوە قانونیە یاخود پزیشکیە؟ هەر پزیشکی شەو لە ڕووی یاساییشەوە چکە مناڵ ناتوانێت قەرار بە لەسەر خۆی. فاکتەرێکی تر کە گرنگە بریتە لە کێشی ئەو کەسێکەوە بەخشەرە. ئێمە شتێکمان هەیە کە کێشی نەخۆشەکە دابەشی باڵای کەسەکە ئەەکەین بە مەتر دووجا کە پێوتێ BMI لە زانستی پزیشکیە مەفروزە BMI ئەو کەسێک کە بەخشەرە لە 32 کەمتر بێ. فاکتەرێکی تر کە زۆر گرنگە پێویستە بەخشەرەکە لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیەوە هیچ نەخۆشیەکی نەبێ. یعنی ناکرێت کەسێک نەخۆشیێکی دەرونی هەیە وەکو بەخشەر بەکار بهێنرێ. نە لە ڕووی ئیتیکیەوە نە لە ڕووی یاساییەوە لەبەر ئەوەی تێناگات کە چی ئەکا و تێناگا ئەمە ئەندامێکی خۆی بەخشیان نا لەبەرەوەی کێشەیەکی دەرونی هەیە. کێشە جەستەیەکانیش کە پێویستە ئەو کەسەی وەکو بەخشەر جگەری خۆی ئەبەخشێ کێشەی جەستەیی نەبێ مەسەلەن نابێ نەخۆشیەکی دڵی هەبێ نابێ نەخۆشیەکی گورچیلەی هەبێ کە زۆر پێشکەوتوو بێ نەخۆشیەکەی نابێ شێرپەنجەیەکی هەبێ نابێ هەوکردنێکی درێژخایەنی هەبێ مەسەلەن نابێ جگەرەکەی خۆی نەخۆشی تیابێ چکە ناکرێ ئێمە بەشێک لەم جگەرە بجوێزینەوە کە خۆی لە ڕاستیار خۆی نەخۆشە بیخێنە سەر نەخۆشیێکی تر لەبەر ئەوە نابێ بە هیچ جۆرێک جگەرەکەشی کێشەی تیابێ. بابەتێکی تر فاکتەرێکی تر کە زۆر گرنگە قەبارەی جگەرەکەیە. یعنی ئەگەر ئێمە کەسێکمان هەبێ نەخۆشێک بێ کابراایەکی کەڵەگەتی بەخۆوە دۆنەرەکە نابێت کەسێکی بچووکی زەعیف بێ لەبەرەوەی جگەرەکەشی بچووکە ئەگەر ئێمە ئەم جگەرە وەرگین ئەبێ زۆری لێوەرگین بیخێنە سەر نەخۆشەکە نە بەشێک بۆ ئەم ئەمێنێتەوە بۆ بەخشەرەکە کە بەشی لەشی بکە نا ئەویش ئەتوانێت ئیسفادە لەم جگەرە بچووکە بکە. فاکتەرێکی تر کە زۆر گرنگە ئێمە پێش نەخۆشەکان دائیمە زۆر گرنگی پێین ئەویش ئەوەیە کە چەند لە دۆنەرەکە یان لە بەخشەرەکە وەرئەگیرێ و ئەجێزرێتەوە بۆ سەر نەخۆشەکە. کەوایە دکتۆریان حاڵاتێکی لەم شێوەیە کە ئەو کەسێک کە نەشتەرگەرێکی بۆ کراوە چانەکەی بۆ کراوە مناڵەکە و ئەو کەسەش کە کەسێکی گەورەیە کە بەخشەرە باوکێتی کەواتە ڕێژەیەکی کەم لە جگەری باوکەکە گوازراوەوە بۆ مناڵەکە. عادەتەن ئەگەر لە گەورە مەترسیەکان کەمتر ناکاتەوە؟ بڵێ طبعا ئەمە مەترسیەکان کەمەکاتەوە مەترسیەکان زۆر کەم ئەبێتەوە لەسەر بەخشەرەکە. ئێمە عادەتەن لە مناڵە کە لە گەورەوە وەری ئەگرین بۆ مناڵ لە 120 بۆ لە 130 جگەرەکە وەرئەگرین. ئەم لە 120 بۆ لە 120 بۆ 30 خۆی لە داهاتوێکی نزیکە جگەری مرۆڤ وایە ئەتوانێت خۆی تازەکاتەوە ئەتوانێت خانەکانی دابش بێتەوە لە ماوەی 8 هەفتە بۆ 12 هەفتە یعنی 2 مانگ بۆ 3 مانگ جگەری بەخشەرەکە وەکو قەبارەی جارانی خۆی لێتەوە. زۆر زۆر باشە. دکتۆر کارزان وا دانێ نەشتەرگەرێکە ئەنجام درا و کەسەکە پێویست بوو تا ئێستا باسی ئەومان کرد کە چۆن بەخشەرێکی گونجاو هەڵەبژێرن و چۆن نەشتەرگەرێکە ئەنجام بدرێت کە پرۆسەیەکی ورد و هەستیار و باسی هەموو دەکارەکانمان کرد. دوای نەشتەرگەری ئایا پێویست ئەکا پرۆسەیەکی چاودێریکردنی ورد هەبێ هەم بۆ بەخشەرەکە و هەمیش بۆ وەرگرەکە؟ بەڵێ. چۆن چاودێری ئەکرێ؟ دەستان خۆش بەعزتان کێشاوە. بنسبەت نەشتەرگەری چاندنی جگەر نەشتەرگەرێکی قورسە یعنی بە پێش عملیات بەناو عملیات بە دوای عملیات. لەبەر ئەوەی کە تۆ ییت مرۆڤەکە کە نەخۆشە جگەری نەخۆشە جگەری لابەی ئەو جگەرەکە لە ئەبێت جگەری کتری بۆ دابنی یعنی تۆ نەخۆشێکە لە بەردەمایە کە جگەری لا بردووە جگەرێک تازۆ بۆ داناوە بێگومان ئەم نەخۆشە وەکو نەخۆشی کتر نییە کە پارچەی لە ڕیخۆڵەکەیتەوە یاخود ڕیخۆڵە کوێرەی لێکەیتەوە یا زراوی لابەی چکە لە فتەی لە ژیانە بێجگەر بووە ئەو لەشە واتە کەسێک کار هیچ کەسێ ناتوانێت بەبێ جگەر بژی بەڵام ئەتوانێت بەبێ زراو بژی بەبێ ڕیخۆڵە کوێرە بژی. بەڵێ بەبێ فتیش کەمە دێ بۆی لەو فەتی کەمەی کە نەخۆشکە جگەرەکەی لابێ بە جگەری کتری بۆ دابنی ئەنجاو جگەرە کە دایانی هەرێ بێ لە مرۆڤی کتر بێ
لە حاڵەتەکەی خۆمانە لە باوکی وەرگیراوە باوکی پارچەی لە جگەریاوە بە مناڵەکە بێگومان بنسبەت باوکیەوە پارچێکی بچووکمان لێوە گرتووە چووکە مناڵەکە بچووکە پارچەیەکی بچووک لە باوکی وەرەگرین ئێخێنە مناڵەکەەوە بەنسبەت باوکەکەەوە بەنسبەت کاکسیروانەوە لەبەر ئەوەی کە پارچێکی بچوکی لێکەینەوە مشکلی چوا دروست ناکە ینی بە ئاسانتر ئەڕاتە عینایە دوو ڕۆژ و دوایەوە ئاسانتر لە خەسخانە دەرەچێ و فەتیش کەمی پێچێ بەڵام بەنسبەت نەخۆشەکەەوە کە جگەری لا بردووە و جگەری بۆ داناوە خۆی لە ئەسڵان نەخۆش بووە ئەجا ئەو عملیاتە گەورەیش بۆ کردووە پێویستی بە متابعەیەکی زیاتر هەیە پێویستی بە چاودێری چڕ هەیە ئەجا خۆشبەختانەی ئێمە لە نەخۆشخانەی فاروق وەکو کاکتۆر کوردۆش باسی کرد چاودێریکی چڕی زۆر باش هەیە لە نەخۆشخانەیە کە ئەکرێت ئەم نەشتەگەریانی تیا بکەین و لەخوا بەزیا بە نەخۆشەکەش سەرکەوتوو بۆ و باوکەکەش بە هەمان شێوە ینی جوابی پرسیارەکە بزەبت ئەوەیە کە ئەم نەشتەرگەریە هەم پێش نەشتەگەرێکی تایبەتە هەم ناو نەشتەگەرێکی تایبەتە هەم دوای نەشتەگەرێکە تایبەتە زۆر باشە دکتۆر محەممەد باسی دوای نەشتەرگەرەکەی کرد دکتۆر کە ئەبێت چاودێریکی زۆر ور بکرێ ئایا لە ڕووی خۆراکەوە لە ڕووی ستایلی ژیانکردنەوە لە ڕووی وەرزشکردنەوە لە ڕووی خەوتنەوەی تر هەموو شتێکە پەیوەندی بە ژیانێکی تەندروستەوە هەیە هەم لە بەخشەرەکە هەمیش لە وەرگرەکە ئێوە چۆن ڕێکی ئەخەن بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان دکتۆرە من تۆ بزانام زۆر بەرنامەمان کردووە کە قسەمان کردووە بۆ خەڵکی گشتی قسەمان کردووە ینی بۆ کەسی تەندروست قسەمان کردووە ئێستا بۆ کەسێک بۆ کۆمەڵی خەڵکی زۆر تایبەتن بۆ تایبەتن واتان نەخۆشن لەبەرەوەی ئەم خاڵانەی خوارەوە ئێمە پێشەوەی نەشتەرگەرەکەی پێ بۆ بکرێ ئەبێ لە ڕووی خۆراکیەوە دەعم بکرێەوە تا خۆراک سنتەرە زۆر گرنگە بۆم نەخۆشانە پێش نەشتەرگەرێکە و لە دوای نەشتەرگەرێکی شۆ پێش نەشتەرگەرێکە بۆ لەبەرەوەی ئەم چینە بەدخۆراکی دکتۆرە لە ناویانە لە سەتا بە پێی توێژینەوە زانستیەکان لە 150 بۆ 80 لە سەتا بەدخۆراکی کاڵین بەدخۆراکی یعنی چی؟ یعنی پوکانەوەی ماسوولکەکان ئەی بۆچی زۆربەی خەڵکی قەڵەوە مەبەسم نەخۆشەکانە باشە مەبەسم نەخۆشەکەی زۆر باشە مەبەسم نەخۆشەکەی کاڵێم مەبەسم نەخۆشی و کەسەی کە نەخۆشەکە پێویستی بە چاندنی جگەرەکەیە ڕێژەی پوکانەوەی ماسوولکەکانیان تیا زۆرە ڕێژەی با بڵین بەدخۆراکی زۆریان تایە ڕێژەی با بڵین نەقسی ڤیتامینەکانیان لێ هەیە وزەیان بێوزەن بێتاقەتن بەڕاستی یعنی لە ڕووی خۆراکیەوە و لە حاڵەتێکی تری شایە ئەم نەخۆشانە های پەرمیتابۆلن یانی ڕێژەی هەرسی خواردنیان زۆرە بۆ پوکانەوەیەکی زۆریشان هەیە حەل چییە؟ حەل ئەوەی کە گرنگە ئێمە لە پسپۆری خۆراکە ئێمە هەتا بتوانین نێڵین ئەم ماسوولکە پێشەوەی نەشتەرگەرێکە بکەن ئەم ماسوولکانەیان زیاتر بوو بکێتەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم هەرچی نوقسانێکیان هەیە لە ڕووی ڤیتامینات و کانزاکانەوە ئێمە پیان بین خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی کە ئەوی شەوەیە وزە بۆ کەسێکی تەندروست ئەگەر لە ڕۆژێکە بە پێی چێژ بێ 25 کیلۆ کەلەری پێویست بێ ئەم نەفەرانەوە وتم لە ڕێژەی هەرسی خواردنیان بەرزە پێویستیان بە 25 بۆ 35 کیلۆ کەلەریە لە بەپێی هەموو کیلۆیە لە لەشیانە و لەگەڵ ئەوەی شایە کۆمەڵە ڤیتامیناتی پاشیان پێویستە چونکە وەکو وتم بۆ لەبەرەوەی بەهێزکردنی لەشیان ئێمە بەهێزکردنی مەناعە و بەرگری لەشیان ئێمە بپارێزین چکە لە بیرمان نەچێ ئەم نەخۆشانە لە دوای نەشتەرگەرێکە یەک دنیا دەرمانیان هەیە یەک دنیا دەرمانی مەناعیان هەیە بۆ ئەوەی بەرگریان کەمکەینەوە ئەمە سەبارەت بە چی؟ ئەمە سەبارەت پێش نەشتەرگەرێک دوای نەشتەرگەرێکەش بە هەمان شێوەز لە دوای نەشتەرگەرەگەر ئیشەکە تۆزێک ئاسانترە بێ لە ڕووی خۆراکەوە بەڵام ئەبێ وەکوتم حامانە تایبەتن بۆ تایبەتن خاڵی یەکەم مباشرەتەن دوای نەشتەرگەرەکە پێویستی بە پرۆتینەکەی پرۆتینێکی باش ئەگەر یەکێک پێویستی بە 0.7 غرام پرۆتین بێ بە پێی کێشی لەشی لێرەیە پێویست بە 1.2 بۆ 1.5 غرامە لە هەموو کیلۆیەک لە لەشی زیامان کردیان زیامان کرد چکە پێویستی پێێتی جگەری پێویستی پێێتی خاڵێکی کە پێویستی بە وزەکەیشی پێ بۆ زیاکەین ئەم نەفەرە لەم حاڵەتانەیە
و لەوەی گرنگتریش و خودی خۆی ئەم نەفەرانەوە پێشی هینەکەش پێویستیان بە جۆرێک بە شەکرە ئاڵۆزەکانە دکتۆرە بۆ ئەوەی لە کاتی شێوی درنگانێکی شەوابیان دەینێ بۆ ئەوەی لەشیان نەڕاتە سەر کاتابۆلزم و لەشیان بپۆکێتەوە. ئەوە خاڵێکی تر لە بیرمان نەچێ ئەم نەخۆشانەی کە تووشی با بڵین زەرعی جگەریان بۆکەن لە دوای عملیات وەکوتم کۆمەڵێ دەرمان وەرەگرن لەو دەرمانانەی کە وەرێگرن دکتۆرە یەکێکیان پێوتری با بڵێن عایلەیە کە پێوتری عایلەی ستیرۆیدەکان ئەمانە بەڕاستی پوکانەوەی ئێسکیان مشکلەیە لەگەڵایە بۆیە بە بەردەوامی ئەو کەسانە بە ڤیتامین دی وەرگرن بە بەردەوامی ڤیتامین دی تەواوکەری خۆراکی وەرەگرن بە بەردەوامی کالسیۆم وەرەگرن و بە بەردەوامی ئاگاداری ئەو کانزایانە بی لە لەشیانە چکە یەکێک لە دەرمانەکان ئەگەر ئاگاد لی نەبێت گۆڕانکاری لە ئەلیکترۆلایتەکان لەوەیە پۆتاسیۆم و دووە بەرزکاتەوە بۆیە ئاگاداریە بی بەڕاستی لەو حاڵەتە ئەمە سەبارەت بە چی؟ سەبارەت بە خۆراکەکەی بۆیە ئەبێ زۆر بە وردیەوە چاودێری ئەم کەسانە بکرێ بەڕاستی لە ڕووی هینەوە لە ڕووی خۆراکیەوە ئەو کەسانی کە چاندنی جگەری بۆ ئەکرێ بە هیچ شێوازێک نابێ ماست و خۆراکی تازەی ئەوەی دڵنییا نەبی لێی بیدەیتێ بۆچی؟ بۆ لەبەرەوەی ئەگەری بەکتریایە ئەگەری پیسبوونی ماستەکەی ئەگەری پیسبوونی باوڵین گۆشتەکەی ئەگەر لە سەرچاوەیەکی نادیار کە لە سەرچاوی ئاژەڵی وەرەگیرێ بە دڵنیاییەوە بێ ئاگاداربی لە سەرچاوەکەی بەم شێوازەیە تقریبا ئێمە بە شێوازێکی گشتی باسێکی دکتۆر ئێمە زۆر باشە دکتۆرەوەی کە تۆ باسە کرد بۆ وەرگرەکەیە ئەمە بۆ وەرگرەکە زۆر باشە ئەگەڕێمەوە لای تۆ دوای دکتۆرگیان باسی بەخشەرەکەشەکەین بابزانین تا چەند ستایلی ژیانکردن و کێشی نەخۆشەکەش بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر گونجاندنی بۆ پرۆسەکە. کاک سیروان زۆر سوپاس کامڕۆ لەگەڵمان ئامادەی باسی ئەزمموی خۆتمان بۆ بکە لەگەڵ ئەم ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە چۆن بۆ یەکەم جار هەستان کردکە ئەم مناڵە کێشەیەکی هەیە دوای چۆن بەرەو پرۆسی چارەسەرکردن ڕۆشتن. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە سپاس بۆیەوە وەڵا میناکە لە تەمەنی یەک ساڵ تاو نەکرده بوو کە سەرەتا نیشانەکانی دەرکە و نیشانەکانی منەمە نەزانی خورویەک بوو گیانیە خوران باشە دوایی برمانە لای دکتۆری پێست وتی ئەمە پێستی وشکە بەس دوایی وا دەرنەچوو چونە لای دکتۆر عەدنان محەممەد لەوێ فەحسی بۆ کردی ئەنزیمەکانی جگەری بەرزە لە تەمەنی یەک ساڵێەوە ئەمە لەژێر دەرمانە بۆ معدل عیلاج و ماگانە فەحسی عامی هەبوو ئەنزیمەکانی ئەوە نەبوو کە بێتەوە تایمی خۆی بەرزە بۆ داڵزێەوە ئەخیرن تی تا هیندستان بچۆ لەوێ جیازی پێشکەوتوترەیە و شتی باشترەیە بچۆ سەردانە بکات چوومە ئەوێش بەنات کە لێرە خۆی چی پێوتم ڕۆژانە لێ ئەو فەحسانەی کە ئەم کرد دەمناردەوە بە واتساپ دکتۆر عەدنانی بینی دیوت تا ئێرە تا ئێستا لێرە چیم و تۆ لەوێژ ئاوایە ئاخر نەتیجە وتی جگەری لە سەتاسی ئیشەکە بە شەمەبوونەیە بۆ بەمە مەڕێک ڕستمەکەی پیشان نامتی ئاوای لات و هینی کە لەوانێ لە تەمەنێکی 9 ساڵ یا 8 ساڵ هینی نەکرد کاتەکەی دیاری نەکرد وتی تا ئەم سەتاسیش ئیش کاتوانێ بژی بەس دەشوێ وەستا جگەری ناتوانێ بژێ بێزەر ئیجگەری بە بکەنەوە واتینەوەێرە بەردەوام لەژێر عیلاجا بوو بەردەوام عیلاجیە بوو بە زۆڵای دەمێ ئاماژە بە شتێ بکەم کە بە ئەوە یەکجاری مینا تەواو جگەری تەواو بوو هینێکیان پێوتم وتیان لە منتیقەی تۆ بزاوای کەرکووک کەسێکەیە شێخە و بیبە لەوێ هێندە خواردنی دێ من ئاکا و شتی مەدەنێ ئەمە هەر زۆر باشە سێ جار چووم بڕوا بکە زەردووی 4 بوو کە چووماوێ لە ماوەی 12 بۆ 15 ڕۆژە مینا زەردووی بوو بۆ 15 ینی تەواو لە جگەری چووکەتی نابێ ئەو عیلاجانەی مەدەنێەوەی کە توپ بۆ دایناوە ئەمە هین نێت ئێمە کە ڕووی هەیە ڕیخۆڵەکانی ئاستان نەخۆشی جگەری نییە وڵا دوایەوە بوو کێناممەەوە لای دکتۆر بەڕێز کاک دکتۆر کارزان و کاک دکتۆر محەممەد و هەموو بە عام ستافەکە بینیان وتیان وڵا ئەبێ زەرعی بۆ بکەین تاو گەشت بۆ قۆناغە کە پێویستی بە چاندنی ینی تاو جگەری تاو لە ئیشکەوت خۆم کە چوومە بەڕێز لای دکتۆر کارزان وتی وەزنە زۆرە تۆزێ قەڵەو بوو ئەو کاتە کێشە چەند بوو؟ وەڵای لە 105 کیلۆ بەرەو سەرتر بووم ئەویش لە ژێر چاودێری دکتۆرە پڕۆشە بەڕێز دکتۆر کارزان لەوێ نرمێتی بچۆوە لە ئەوزام لۆ بینایی شاری هینە پزیشکی نوە خستخانێکی تازەیە چوومە لای ڕەچەتەیەکی دامێ لە ماوەی 10 ڕۆژە 8 ڕۆژ بۆ 10 ڕۆژ دەچوو لەم دابەزان وتیان ئێستا لە ئێستادا تۆ ئامادەی
زۆر باشە یعنی ئەمە چی دەرەخا باوکێک بەم شێوەیە لە پێناو مناڵەکەیە لە پێناو چارەسەرکردنی مناڵەکە لە ماوە کەمەیە کێشێکی زۆر لە دەستەی خۆی دابەزێنێت کە دامێ وتی بیخوێنەرەوە تەمەەن وتی ئەگەر ئەمەیانت پێ نەکرێت ڕەچەتێکی ترێ دەمێتم منێتم مێناوە جگەری خۆمی بدەمێ نایخوێنەوە هەرچێک بە ئیکەم ڕێنمایەکەم خۆی جێبەجێ کرد سپاس بخوا تەبەن جگەر دەگەڵان دەوێت مناڵ یەکێکەڵێت جەرگێتی بەڵام باوەک بۆ مناڵ قەنەعەت کە هەموو شتێکەکە تۆ بەڕاستی جگەری خۆ پێیە وەڵا ئێستا دوو جار وە بەجەرگ باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکە لەگەڵ نەشتەرگەریەکەیە کە نەشتەرگەریەکە و ئەنجامدا و دوای نەشتەرگەریەکە چی بێزاری ئەکردی تا چەند دوای چەندێک باش بوویتەوە کەوتیتە سەر ژیانی ئاسایی تەبان نەشتەرگەرێکی زۆر چڕە زۆر قورسە ینی کە من لە ئینایەکە هاتمە دەرەوە میناشێنە ئەتەنیش خۆ مۆسوفی کرد کە بینیم بەڵام ڕەنگی زۆر جوان بوو ینی یەکەم ڕۆژ بوو ئەنی ڕەنگی لە چاو پێش ئامەلیاتەکەەوە یەکسەر چاوی گەشت بوو بۆ بڕۆبکان یەکسەر هەستم بە گۆڕانکاری کە بەس نەمەویست بشم بینێت چووکە دایم هاوەری یا من یەکریانی دایشێ کرد تەبەن ناڕەحەتی هەیە بەڵام سپاس بۆ تەواوی دکتۆرەکان بۆ خەستخانەی فاروق بۆ ئەوستافە بە ڕێزێکە لە ئێرانەوە ئازێتەن شێشا بوو ینی بەڕاستی ئەزبوونێکی تاڵە بەڵام ئێستا لە کەمینا ئەبینین باشە ئەنی هەموو شتێکمان بیرچێتەوە من تقریبا 5 ساڵە لەو ئازا بەدام ڕاستەکەی کاک سیروان لەوانەیە بۆ خۆ تا ڕادەیەک شتەکە ئاسانتر بتوانێت خۆ کۆنتڕۆڵکردنە هەبێ ئەو ڕێنمایانی کە پزیشکان پێیانەیە ئاسانتر جێبەجێ بکرێت بۆ مناڵێکی لەم شێوەیە چۆن توانیتیان ڕێنمایەکان جێبەجێ بکەن یان لەوان پێویستی بە دەرمانی بەردەوام بوو بێ مناڵەکە نیویستی بێ بیخوا چۆن خۆتان لەگەڵ ئەم دۆخە گونجان والله لە بدایەتەوە هەروە بۆ خۆمان لەگەڵ بەڵام دوای ئەمەلیاتەکە پێش ئەمەلیاتەکە ژەمە عیلاجێ بە ماگانە بەردەوام لە دوای ئەوەش پێویستیمان بەشبەوە بوو کە تێکەڵاو نەبین یعنی خۆمان کەرنتینەیە کرد تقریبی هەفتا شەوێ هەر نەچوو لە ماڵی خۆمان چونکە ئێمە لە دەرەوەی شارین بەڵام عیلاجەکانیش هەموو شتێکمان نووسی بوو خەفەراتێکماندا نابوو بەڵبی لە سەرەتاوە دایشیە بوو دایم ئاگادار بێ کە چی بۆ بکە باشە ڕۆژ سەعات چەند ئەم عیلاج چواردە عیلاجێ بوو ئێستا بۆتە 8 عیلاج بەڵام بەخوا قورسە ینی ئەنجامەکەی گرنگە گرنگەکەش ئێستا سەلامەتی و مناڵەکەش ئێستا سوپاس بۆخوا تەندروستی باشە مینەخان زۆر شەرمنە حەزمانەکە قسەمان بۆ بکات و ئیتر هەستی بەچی کردووە لەم ماوەیە کە نەشتەرگەرێکی بۆ ئەنجام درراوە پێمان بڵێ بەڵام وا دیارە زۆر شەرمنە کە حەز ناکە قسەمان بۆ بکات و تەمەنیشی زۆر بچکۆلانەیە دکتۆر تاهیر خەڵکی چەند ساڵە پێشستا بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەری زۆر ڕویان لە وڵاتانی دەرەوە ئاکرد بە تایبەتی زۆربەی خەڵکی لەسەر دەمی بۆکسەیە و دەچن بۆ هیندستان ئەم نەشتەرگەری ئەنجامەدەم لەوانەیە لە عایلی زۆر بمانام حاڵەتەمان ئەزمون کرده بێ کە کەسێکی تیا بێت چۆ لە هیندستان چارەسەری وەرگتۆ بە تایبەتی بۆم حاڵەتی چاندنی جگەر بەڵام لە ئێستاە کە ستافێکی بەم شێوەیە هەیە کە ئامێری پێشکەوتوو هەیە کە ئەتوانرێ ئەم نەشتەرگەری لە ناوخۆ ئەنجام بدرێ ئامۆژگاری ئێوە چیە بۆ خەڵکی پێویستە کە ئەم ڕێگا دوورە ببڕن بۆ چووری ئێمە نە مادام لە ناو وڵاتە ئیشێگە بێ کە بتوانێت بکرێ بێ ئێمە تەژیعیکەین هەوڵ بین لە هەموو کوردستانە بکرێ و ئێمە تازە کە دەستمان پێکردو سەرکەوتوو بووین ئیشەڵا سەرکەوتوو ژەبین و لە هەموو شارەکانی کوردستانیش ئیشەڵا بێدەوارین یانێ کە هەمووی ئەنجام مەدرێت و ئەکرێ و ئەمە خۆی دوورە و خۆ بەخشیر هەیە بەخشیرێکی زیندوو وەکو چۆن کاکسیدوان داوێتی بە میناخان بەڵام بەخشینەگەیە کە ئێمە زۆر بەداخەوە تا ئێسان نیمانە ئەویش ئەو کەسانی کە گیان لە دەزان بەهۆی کارە حادیسە و مادیسەوەمانەوە تیمێکی پێشکەوتوو دەبێت ئسعافی پێشکەوتوو دەبێت سنتەرێکی باش دەبێت ئاگات دەیان بێت ئەو وەختە ئەو ئۆرگانانە چ ئەم بێ چ گوچیلە بێ چ دڵ بێ چ سیەکان بێ بەشێکی بەسەر ئەو نەخۆشانە کە پێویستێتی بەس ئەو کەسانەیە کە بە مردوو حسابەکەن بۆ نمونە مێشکیان لە کارکەوتووە بەس بێشکیان لە کارکەوتووە یینان نابێ ئەندامەکانی تریان لە کارکەوتووە ئەندامەکان ئەبێ لە کار نەکەوتوێ باشە لەبەرەوە خۆی ئێمە هیواداری نیشەڵا لە دوا ڕۆژە ئەوەش بکرێ بەڵام ئێستا نەمەولا خەڵک ئەتوانێت کە لە کوردستانە چاندنی جگەر بکات پێویستە چاندنی جگەرەکە لە کوردستانە بکات چونکە کە چوو بۆ مەسەلەن هندستان یا بۆ هەر وڵاتێکی تر لە دەوروبەرەکانە کە کێشەی هەبوو تا بیباتەوە بۆ ئەوێ بۆ لای دکتۆرەکەیوێ زۆری پێویستە بە زۆر زەحمەت دەڕواتەوە خۆی ئێرە لە ماڵەکەی خۆت هەیە و مادام تیمی
باش و تیبی سەرکەوتووە و خەسخانەی زۆر چاکی تایە ئەو وەختە ئەتوانی لەو خەسخانە و بۆوەسەیە و تیمانەوە ئەو نەشتەرگەریە ئەنجام دەیت و بتوانانی بیکەیت و سەرکەوتووە بێت. تەواوە دکتۆر کوردۆ جیاوازی هەیە هەروەکو دکتۆر تاهیر باسی کراشێ لە کەسێکی زیندووە کۆکو ئێستا لە بەرچاومانەیە بەخشەرەکەمان کەسێکی زیندووە ئەگەر کەسێکی مردوو بێ جیاوازی چییە؟ خۆی وەک وەزین ئەم دوو سەرچاوەیمان هەیە سەرچاوی یەکێک کە مێشکی لە کارکەوت بێ کە ئێمە حسابی مردووی بۆکەین بەکاربهێنرێت و یا خۆت یەکێک کە ساغ و زیندوو بێ هەردووکی ئیسیفادە و زەرەری خۆی هەیە ئەوەی کە مردووەکە ئەگە بۆ مردووەکە بەکاربهێنرێت ئەوەیە ژیانی کەسی کە ناکەوێتە خەتەرە بۆی بەڵام لە هەمان کاتە بۆ ئەگەرهینی ساغ یا زیندووەکە بەکاربهێنرێت ئەوێ بزانین کە دڵنیاین لە جۆری جگەرەکە کە بەکاری هێنین پشکنینی تەواوی بۆ کراوە ئەوە زۆر شتێکی ئەساسیە دووەمیان کاتی نەشتەرگەریەکە بەدەست خۆمانە ئەتوانین بە زووترین کات نەشتەرگەریەکە بکەین دوای نەخین تا کاتی تا نەخۆشەکە تەندروستی وا تێک بچێت کە تەنانەت نەشتەرگەریش ئیسفادەی لێنەکە و ئەوەشمان بیر نەچێکە ئەم بەخشینە گەورەترین بەخشینە دەرفەتێکە کە باوەک بیا بە کچ یا یەکێک خزمێ بیا بە کەسێکی خۆشەویستی خۆی کە خەڵکی پێ ڕزگاری کالەوە. دکتۆر محەممەد باسی ئەوە کرد کە چۆن ستایلی ژیانی ئەو کەسەی کە وەرگرە پێش نەشتەرگەریکە ئەبێت چۆن بێ و دوای نەشتەرگەریکە ئەچۆن بێ ئەی ئەو کەسێک کە بەخشەرە ئەوش بە هەمان شێوە بخرێتە ستایلێکی ژیانی گونجاو؟ دکتۆرە وەڵاهی یەک دوو خاڵشمە بیر چوو مۆزۆی خۆراکەکەی ئێمە ئەو کەسانەی کەین یەکێک لەوانەی کە ئەو جۆرە نەخۆشانە بە بۆنەی و دەرمانانەی کە وەرێگرن کۆمەڵی خواردن هەیە لیان قەدەغاکرێ بەڕاست لەبەرەوەی تەداخولەکە لەگەڵ ئەو خو دەرمانانەی کەورە وەکو هەنار مەسەلەن جەماعەتی هەنار و دەستە خوشکەکانی تۆزێک مشکلن بۆ ئەو کەیسانە ئەمەم لەبیر چوو خاڵێکی کەم کە زۆر گرنگە لە باسی کەمەویش خوێ ئەو خواردنەی کە خوێ عادەتەن ئەوانەی کە ئەبێ بیخۆنە بێ کەم خوێ بێ مقارنتەن بە خواردنێکی واتە ڕێژەی خوێ بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێکی نەخۆشەکە لە دوای عملیاتەکەیشەوە دوای عملیاتەکەیشەوە بێ کەمتر بێ سەبارەت بە پرسیارەکەی تۆ بە بەخشەرەکە ئەوەی لە بەخشەرەکە گرنگە بەڕاستی کێشە چونکە کە جەڕاحەکان ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەو حاڵەتانە عادەتەن بۆ لای پسپۆری خۆراکەی نێرن یا ئیما کێشیان زۆرە وەکو کاکسیروان لە حاڵەتی کاکسیروان بۆ لای دکتۆرە پروشە نردویانە کە کێشی دابەزیەوە بەڕاستی ئەو شتێکی باشە لەبەرەوەی یەکێک لارە مشکلە گەورەکانمان کێینە قەڵەویە ینی قەڵەوی نایەڵێ ئەو کەسە بە تایبەت وەکو دکتۆر شێرکۆیش باسی کرد ڕێژەی بێمایەکەی کە حساب بکرێ بە پێ ڕێژەی بێمایەکەی ئەمە حسابێکی بۆکەن بەڵام هەرچەنە لە دواییە فەحسی تری بۆ ئەکرێ بۆی بزانین ڕێژەی چەوریەکانی ئەگەر ئەمان دڵنیان نەبن جەڕاحەکان بۆی بزانن ڕێژەی چەوری جگەرەکەی چەندێکە بەڵام یەکسەری خەنە سەر بەرنمەیەکی خۆراکی بۆی کێشی دابەزی مهمترین شت کێش دابەزینەکەیە لەگەڵی شایە مەشروبە یعنی ئەو کەسەیە کە مەسەلەن بەخشەرە ئەبێ مەشروب نەخوا بەڕاستی ئەگەر کەسێک بێ مەشروب بخوا ئەبێ بۆ ماوەی چەند بیوەستێنێ لێی وەرناگرن ئەوەش بێ جەماعەتی جەڕاحەکان وەرئین ڕوونکردنەوە بنەوەی من بزانم لێی وەرناگیرە و کەسێک مەشروب لەوەیە پێچێت بۆ ماوەیەکی چەند مانگێک مەسەلەن بۆ نمونە لێی قەدەخەیە بکەن ئەوش دوایەوە هینی فەحسی جگەری بۆکەن بەرحاڵ مەبەستم چییە ئەوەی کە گرنگە و کەسێک کە بەخشەرە پێشی عملیاتەکە دابەزاندنی کێشێتی باشە و دوورکەوتنەوە لە جگەرە کێشانە دوورکەوتنەوە لە مەشروبە و خۆراکێکی تەندروستەوە ها بەو شێوازە بخوا لە دوای عملیاتەکە زوو ئەگەڕێنەوە ژیانی خۆیان و کەسانە واتە کە زۆر بینێکی با بڵێن زۆر پێداوینە خۆراکێکی تایبەتی گەورمینی نییە بۆ کەسی بەخشە لە دوای نەشتەرگەرێکە زوو ئەگەڕێتەوە بۆ ژیانی خۆی وەگەڕێتەوە بەڵام بەڕاستی عملیاتەکە و نەشتەرگەریەکە فێری ژیانێکی تەندروستی باشیەکە لەگەر ئەوەی کە خاتە سەرەکی ژیانی تەندروست بزەبت لەبەرەوەی کێشی بەڕاستی دابەزیەوە کاتە بەڕاستی باشترە بێ بۆ دکتۆر شێرکۆ مەترسی بۆ سەر کامیان زیاترە و کامیان پێویستی بە چاودێریکی ورتر هەیە دوای نەشتەرگەری بەخشەرەکە یان وەرگرەکە طبعاً وەرگرەکە پێویستی بە چاودێریکی ورتر هەیە حتا بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ ماوەیەکی دوور و درێژتر پێویستی بە چاودێری ورد هەیە و زیاتر لە چاودێری چڕ ئەمێنێتەوە و پێویستی بە دەرمانیش زیاترە بەڵام بەخشەرەکە زووتر دەرەچێت لە
چاودێری چڕ و زووتر ئەڕاتەوە بۆ ماڵەوە لە ماوەی تقریبن 6 بۆ 8 هەفتەیە ئەتوانێت بچێتەوە سەر ئیشوکاری خۆی و مەترسیەکان لەسەر بەخشەرەکە زۆر کەمە ئەگەر ماکەکانی نەشتەرگەریەکە تێپەڕ بکە دوای ئەوە بۆ مەودایەکی دوور هیچ کاریگەریەکی لەسەر ژیانی نابێ. زۆر باشە دکتۆر کارزان پێش بەرنامەکە باسی خۆشەویستی باوکی کرد بۆ مناڵەکەی ئەتر حەزەکەم بە ئیحساسی خۆ باسیم حاڵەتە بکەی کە وەکۆی کە خاوەنی مناڵی و هەروەها لەم حاڵەتەش زیاتر تێ ئەگەی خۆی ئای خان لەسەر ئەوە باسمان کرد بەڵێ تۆ ئێستا تۆ نازانی باوکە چنی خۆشەوی چکە ئەو شعورە بەس لەوە هەیە ینی بەڕاستی باوک مناڵی زۆر خۆشەوێ بەڵام لەوە چێ لەگەڵ دایکا فەرقێکی هەبێ چکەم قاڵەکە بە دایکە بێوەنێ باوکو دایک لەوانێ دایک زیاتر بتوانێت دەری بڕێت یاخود تین بێت باوک کەمتر دەری بڕێ بەس ئەو خۆشەویستی کە لە باوکە هەیە بۆ مناڵەکانی بە تایبەتی بۆ کچ ینی بێگومان باوک کوڕیش تیشی خۆشەوێ بەس بێگومان بۆ کچ اینجا ئەم لەم حاڵەتانەیە کەەوە نەخۆشەکە باوکی ئەیاتێ ینی خۆی بۆ خۆی قەزیەکە ستۆریەکە قسەیەکە چیرۆکێکی زۆر گەورەیە یعنی ئێمە گەردیقەت بی لە ساعتێکە باسی قەزیەکەین باسی چیرۆکێەکەین بەتەڵی چیرۆکەمان باوکە کە باوک پارچەی لە جگەری خۆی ئەیە بە مناڵەکەی ینی من زۆر دەستخۆشی لە کاکسیروانەکەم چکە هەر لە یەکەم ڕۆژۆ کە هاوتی من ئامادەم خۆم ئەیەمێ هەچەنە کە سوکارەکەی حەزیان کردی خەڵکیکە بیاتێ بەڵام خۆی هەر ئیسراری وتی من جگەری خۆمە و خۆم ئەیەمێ و خۆم مستعیدم بەس ئەو مشکلەیە بوو کە وەزنی زۆر بوو ینی توانی لە فەتیچ کەما وەزنی دابەزێنێ سوپاس بەخوا ئێمە کە کۆ بوونێتوانێ حاڵەتێکی خۆشە ئەم نەشتەگەریکە سەرکەوتوو بووە هەم متەبڕێعەکەمان هەم نەخۆشەکەمان باش نشکر ئیتر بۆ هیوایان کە ئینشەڵڵا هەموو نەخۆشەکان باش بنەوە و بە تایبەتی و نەخۆشانی کە نەخۆشی جگەریان هەیە ینی معاناتێکی زۆریان هەیە نەخۆشیەکە عاتەن درێژخایەنن فەتێکی زۆرم نەخۆشانەوان ئەڕۆن بۆ لای دکتۆرەڵی پێویستی بە زەرعی جگەرە زەرعی جگەر متەبڕعی ئەوێ ینی ئەبێت جگەریکیشی پێ بێ ینی مشکلەکە ئەوەیە کە نەخۆشەکە خۆی پێویستی بە نەشتەگەریکی گەورەیە و زائیدەن ئەبێت یەکێکیشی لەگەڵ بێ پارچەی لە جگەری باتێ کە ئەمە خۆی چیرۆکێکی زۆر گەورەیە و دەستخۆشی لە کاک سیروانەکەی نوشەڵڵا خوا ئەجری باتەوانێ و بە سەلامەتی و بە تەمرین درێژ بۆ هەردووکانی ئینشەڵڵا زۆر سپاسانەکەین کە بۆ ئەم بەرنامەی لەگەڵمان نابوون بۆ هەموو ڕوونکردنەوە و زانیاریەکانتان دووبارە زۆر سپاسانەکەین زۆر سپاس بۆ ئێوە ئەم ستافا بەتەنیا نین ئەمان لەگەڵ ستافێکی ئێرانیە بە هەماهەنگی بەیەکەوە ئیشوکارەکانی ئەنجام ئەدەن بۆ ئەوەی باشترین چارەسەر بۆ نەخۆشەکە ئەنجام بنەوە بۆی جێبەجێ بکەن و بچێتەوە باری ئاسایی لەگەڵتان بەردەوامم لە ناو ستۆدیۆ بە سکایب لەگەڵ دکتۆر ناسر فەخار کە ئەمیش بەشێکە لەو تیمە پزیشکی کە لە کوردستان بەشدارن لە ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی جگەر ئەمیش بەشێکیانە و سەرپەرشتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە ئەکا بەڵام بەهۆی کە ئەم لە کوردستان نیە لە ئێستاە و لە دەرەوەی وڵاتە ئێمە بە سکایپ ئەو ماوەرگرتو حەز ئەەکەین لەگەڵمان بەشدار بێ لە بەرەوەیش ئەزمونێکی هەیە لەگەڵ ئەنجامدانی ئەم نەشتەرگەری لە کوردستان های دۆکتە سڵاو دکتۆر سڵاو خۆشحاڵم بە بینینێت زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان زۆر باشە ئەتوانی باسی ئەزمموی خۆتمان بۆ بکەی لەگەڵ ئەم نەشتەرگەریە لە کوردستان لەسەر چاندنی جگەر من لە سەرەتاوە ئەمەوەیە کە دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیتان ڕێخست و ئەوە مای خۆشحاڵی منە کە ئامادە بم لە بەرنمەکەی ئێوەیە نزیکەی 6 مانگ لە کوردستانە زیاتر لە 6 مانگ لە کوردستان زیاتر لە 6 مانگ بەڵام لەگەڵ تیمی فاڕۆقە نزیکەی 6 مانگە کە من لەگەڵیانە کارەکەم لەو نەخۆشخانەیە لە پێش ئەوەیە من ئەزمموی زیاتر لە 12 ساڵم هەیە من لە بواری چاندنی جگەرە ئەزممونم هەبووە من زیاتر لە 12,000 چاندنی جگەرم ئەنجامەوە لەو ساڵانەیە جۆرە جیاوازەکانی لە شوێنی جیاوازە بەڵام لە کوردستانە ئێستا
ئێمە دەرفەتی زۆر باشمان هەیە لەبەرەوەی کە شاری پزیشکی فارۆق توانایەکی باشی هەیە لەو بوارەیە و هەروەها ئەندامی باشیان هەیە کە بتوانن ئەو پرۆسیجەرانە بە باشی بەڕێوەبەرن و هەروەها تیمەکانی ناوخۆی ئەو نەخۆشخانەیە نەشتەرگەری باش ئەکەن. من کارم لەگەڵ هەر یەکیانە کردووە هەتاوەکو ئێستا ئێمە دەرفەتمان هەبووە کە هەتاوەکو سێ نەشتەرگەری قورس چاندنی جگەر ئەنجام بین و بە خۆشحاڵیەوە کە سەرکەوتوو بوون. هەر یەک لەو نەخۆشانە جگەریان لە کار کەوت بوو. هەموو کەسێکیش ئەو ئازانەیە کە ئەو نەخۆشانەی کە جگەریان لە کارەکەوێ کەیسێک نییە بۆ هەموو ئەو نەخۆشخانانەی کە ئایانەوەی کە چاندنی جگەر ئەنجام بن. چاندنی جگەر چەندین ئاستی هەیە. هەچ دانێک لەو ئاستانە ئەتوانێت کە لە کارکەوتنی جگەر لە خۆ بگرێ. بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئێمە شانسی ئەومان هەبوو کە بە پرۆسیجەرێکی زۆر باش لە فارۆق ئەو نەشتەرگەری ئەنجام بین. زۆر باشە دکتۆر، با باسی هەستیاری ئەو کەیسە بکەین کە مناڵێکی بچووک کە تەمەنی زۆر کەمە نەشتەرگەریەکەی بۆ کرا. چۆن ئەم نەشتەرگەریە بەڕێوە چوو؟ ئەزانی کە لە پێش ئەوەی ئێمە ئەو پرۆسەیە ئەنجام بگەێنین زۆر کات هەبووە کە ئێمە چاوپێکۆتمان کردووە لەگەڵ تیمی نەخۆشخانەکە. ئێمە هەموو پرۆسەکەمان ڕێکخستووە و ئاماژەمان پێیە و پلانمان بۆ داناوە لەو پێشە. ئەو کاتێک کە ئەوە ڕوویە ئەوان ئێمەیان بانگ کرد و ئێمەش ئامادەکاریمان بۆ کرد و چوینە نەخۆشخانەکە. ئەو نەخۆشە لە دۆخێکی زۆر خراپا بوو. لە پێشبینیەکانی ئێمەوە کاتێک کە سەردانی نەخۆشەکەمان کرد، سەردانی ئەو کچە بچووکەمان کرد، ئەمانوت کە یەک شانسە بێ، ئەویش کە چاندنی جگەر بێ. و ئەو کاتەشی کە دامان نەبوو بۆ ئەوەی ئەو پرۆسەیە ئەنجام بین زۆر قورس بوو و زۆر کورد بوو. ئێمە تەنها چەند کاتژمێرێکمان بەدەستەوە بوو بۆ ئەوەی ئەو پرۆسەیە ئەنجام بگەێنین. لە کاتەکانی کۆتایی یا بە تەواوەتی ئەکراکە بمرێ یاخود ئەکراکە نەخۆشەکە بچێتە دۆخێکی زۆر خراپەوە. کاتێک کە ئەو نەخۆشانی ئەزمموی لە کارکەوتنی جگەر ئەکەون کاتی زیێڕین هەیە. ئەگەر ئەو کاتە زیێڕینە لە دەست بچێت، ئەگەر تەنانەت ئاڵوگۆڕی جگەرەکەشی بکرێت جگەری بۆ بچێنی، ئێمە ئەکرێ نەخۆشەکە لە دەست بین. بەڵام بۆ پەڕی خۆشحاڵیەوە هەموو شتێک ڕێکخرا و هەنگاو بە هەنگاو پرۆسیجەرەکەمان جێبەجێ کرد لە وەرگرەکە و بەخشەرەکە و یەکەم جار ئێمە لە بەخشەرەکەەوە جگەرەکەیمان لێ وەرگرت و دوایی پشکینمان بۆ کرد کە زۆر زۆر باش بوو و نەخۆشەکەش توانی کە جگەرەکە وەرگێ و پرۆسەکەی بەسەرکەوتوانە بۆ ئەنجام بدرێ. ئەمە بەڕاستی زۆر سەرکەوتو بوو. ئەو کەسانی کە تیمەکەی پزیشکەکانی کە نەشتەرگەریانە کردووە ئەوانەشی کە کاری بەنجکردنەکەیانە کرد هەمویان بەیەکەوە کاریانە کرد بۆ ئەوەی ئەو نەخۆشە ئەو حاڵەتە سەختە بێکەوە لە مردن ڕزگار بکەین. مەبەستم ئەوەیە کە لە سایاسی جگەری بەخشەرەکەمان بڕی بۆ ئەو مناڵە بچووکە مناڵە و دواتر کێشی جگەرەکەمان پێوە و زانیمان کە گونجاوە و گواستمانەوە بۆ نەخۆشەکە. ئەزانی بۆ مناڵ کاتێکە تو ئەتێوێ نەشتەرگەریەکی ئەو شێوێ ئەنجامبی پێویستە کە بەڕاستی پرۆسەیەکی زۆر زۆر وردە. هەموو سترەکچەرەکان و پێوەڕەکان ئەبێ بزانی بە وردی و بە گونجاوی ئەنجام بدرێ. بەڵێ ئێمە پرۆسیجەرەکەمان جێبەجێ کرد و بە خۆشحاڵیەوە کە ڕۆژێک دوای نەشتەرگەریەکە نەخۆشەکە بە ئاگا هاتەوە.
باشە دکتۆر تۆ مەبەست ئەوەیە کە ئەم نەشتەرگەریە گەورەیە و هەروەها پێویستی بە وردەکاری زۆرە؟ بەڵێ بەڵێ بێگومان بەدڵنیاییەوە. زۆر باشە. زۆر باشە. باباسی ئەم ئاڵنگاری و ئاستەنگانە بکەین کە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە لە کوردستان ڕوبەڕووتان ئەبێتەوە. کێشە سەرەکیەکە ئەوەیە لەو باوەڕیان کە کێشە سەرەکیەکە لە کوردستانە ئەوەیە کە ئەم پرۆسیجەرانە بەڕاستی خەڵکی پێویستە کە پشت ببەستێ بە تیمە شەڕەزاکان لەبەرەوەی کە زۆر کەیسم بینی و زۆر کاتبینی ومە کە لە کوردستانەوە یاخود لە عێراقەوە ئەچن بۆ وڵاتانی تر بۆ دەرەوە بۆ ئەوەی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام بن بەڵام ئەمە زۆر قورسە بێ بۆ خێزانەکە چونکە پێویستە کار نەخۆشەکەیان بنە بۆ ئەو وڵاتی تر و هەروەها کەسێک بێ لەگەڵیانە بمێنێتەوە و هاوڵی نەخۆشەکە بێ ئەبێ لەوێ بمێننەوە لەوانەیە کە هیچ شتێک بەدەست نەهێنەوە بگەڕێنەوە ئەمە زۆر سەختە ئەوەی ئاسانترە کە تۆ پرۆگرامێکی خۆتە هەبێت لە شارەکەی خۆتە لە وڵاتەکەی خۆتە و لەو باوەڕێیان کە بێ پشتی پێ ببەستن لەبەرەوەی کە تۆ ئەتەوێ پرسیارێک بکەی لەو بارەیە و بە دوایە بگەڕێی بەڕاستی ئەچیتە ناو میدیاکان و یاخود لە گوگڵە لەو بوارانەیە تۆ پرسیارەکەیت و ئەگەڕیت لەبەرەوەی لە کوردستانە ئەم پرۆگرامانە تازەیە ناتوانانی کە زانیاری زۆر باش بدۆزیتەوە لە ناوچەکەی خۆتە بەڵام وەکو خۆم ئەوەی وەکو کەسێک کە چاندنی جگەرەکە کە ئەزمموی 12 ساڵم هەیە لەو بوارەیە من هەموو شتێکم سیر کردووە و چێکم کردووە و نەخۆشەکانمان چێک کردو هەموو کاتێ لەگەڵ تیمەکەی خۆمانین هەچ کاتێکیش کە پێویست کات ئێمە ئەچینە لەیان و لەگەڵیان ئابین و ئەبێ ئەو کەسانی لە ناوچەکەی ئێوەیان پشت بەو تیمانە ببەستن و هەندێک کات هەیە کە خەڵک لە ناوچەکەی ئێوە پرسیارم لێکەوت نامم بۆ ئەنێرێ ئەڵێ ئاخۆ ئەو سیستەمە کە لە کوردستانە هەیە گونجاوە هەچ پرۆگرامێکە هەیە لە چەند خاڵێکەوە دەست پێیەکە بەڕاستی لە هەندێک خاڵەوە ناتوانانی کە ژمارەی زۆر گەورە بدۆزیتەوە لەگەڵ بەڵام ئەزانی کە لە ماوەی ئەو 6 مانگەیە لەگەڵ ئەو کەیسە زەحمەتانەیە بەڕاستی لەو باوەڕەیەم کە ئەنجامەکان زۆر باشە لەگەڵ تیمەکەی فارۆقە باشە سواز بۆ بەشداریکردنت دکتۆرگیان ئایا هیچ ئامۆژگاریەکە هەیە بۆ ئەو نەخۆشانەی کە ئایانەوێ ئەم نەشتەرگەری ئەنجام بدەن؟ بەڕاستی من پێم وایە کە سەرنجی من و ئامۆژگاری من بۆ خەڵکی کوردستان ئەوەیە تکایە پشت بە تیمی شارەزا ببەستن ئێمە هەموو شتێک ئەپشکنین ئەگەر لە ناوچەکەی ئێوەیە ئەو پرۆسیجەرە ئێمە نەگونجا لەگەڵ بەڕدوخی نەخۆشەکە ئێمە ئەنجامی ناین لەبەر ئەوەی کە هەر وڵاتێک هەر ناوچەیەک بەڕاستی کە ڕێکاری خۆی هەیە لەبەرەوەی لەوانەیە هەندێک خەڵک پرۆسیجەرەکەی ئێمەوێ بێ پێویست ناکات بچن بۆ وڵاتی تر و بچن بۆ ناوچەیەکی تر بەڵام زۆربەی کاتەکان ئەوەیە کە بارودۆخەکە زۆر خراپە بێکچن بۆ شوێنێکی تر و ناتوانن گواستنەوە پرۆسی گواستنەوەکە ئەنجام بن بەڵام ئەیڵێمەوە تکایە لەگەڵ تیمی پزیشکەکانی خۆتانە پشت ببەستن و ئێمە ئاگامان لە هەموو شتێکە بێ باشە سواز دکتۆر سواز بە بەشداریکردن کاتێکی زۆر سپاس بۆ میوانداری شەوشات زۆر سپاستانەکەین بۆ بینەربوون و بیسەربوونی بەرنامەکەمان هیوادارم هەمیشە جستەیەکی تەندروستان هەبێ و دەروونێکی تەندروستیشتان هەبێ کاتێکی خۆش خوا ئاگادارتان بێ